سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوونێتەوە خزمەتان. بەڕێزان ئەم بەرنامەیە هەروەک ئاگادارن هەر جاوریە و ئاوڕێک دەداتەوە لە لایەن و لایەنە جۆرە و جۆرەکانی هونەرمەند، ئەدیب، شاعر، نووسەر، چوەک دیدار، چوەک بابەت. لە بەرنامەی ئەم هەفتەیەشماندا شانۆگەریەکمان بۆ ئامادەکردوون کە بۆتانی دەخوێنینەوە لە ژێر ناوی ڕێگای ڕۆڵەکەم لە نووسراوەی فریدون نازری. لەگەڵمان بن. بەیانێکی زوو بوو کوبراکە لە خەو هەستا هەرای کرد شەریف جوابی دایەوە ئا کوبرا کوتی هەستە پیاوەکە بەری بەیانیە سەعات 5 هەڵوێستێک بگرە شەریف جوابی دایەوە هەیهوو دڵم لێم گەڕێ با بڕێکی تر بخەوم کچێ مەگەر نازانی شەو هەتا سەعاتی 2 خەریکی بانگێڕان بووم ئەو شەریفەت لە چییە؟ کوبراوتی دەزانم پیاوەکە دەزانم ماندووی منیش پێم خۆش بوو چەند ساعاتێکی تر بخەوم گوێت لێمە دەنگی پرخەپرخی داهات و خەوی لێکەوتەوە پرخەپرخەکەی هەر دەهات و زیاتر دەبوو دیسان خەوتەوە با بزێوم زام شەریف دەڵێشی شەریف هەستە لە خەو شەریف دیسان جوابی دایەوە بەخەبرم کچێ بەخەبرم لەپڕ دەنگی کەڵە شێر دێ شەریف لە بنخۆیەوە دڵێ ئەی ژەق نەموت لەگەڵ ئەو دەنگە بۆڕەت نەخێروا دیارە ئەمڕۆ هەموو شتێک دەستی داوەتە دەستیەک هەتا خەوم لێ حرام بکەن کوبراوتی هەستە بە ئەو کابرایە هێندە بەسەرتدا نەبۆڵێنێ با پێت نەڵێ درەنگ دێ سەرکار شەریف بە تووڕەیەوەوتی با هێندە بمرخێنێ و بۆڵێنێ هەتا دڵی دەتۆقێ 20 ساڵە لە وەختی خۆیدا چوومەتە سەرکار با ڕۆژێک درەنگ بچم تازە ئەمڕۆ باران هەموو شوێنێکشی شۆردۆتەوە خۆکاری گسک لێدانم نییە تەنها ئەشخاڵەکانم کۆ دەکەمەوە کوبراوتی هەستە خێرا نانی بەیانی بخۆ منیش دەبێت زووتر بچمە ملاقاتی ئەحمەدی کوڕم شەریفوتی تۆ بڕۆ من قیروسیە ئەم ژیانە بە زیادم نەکرد نەدەتوانم ئەوەندەی پێم خۆشە بخەوم و نەدەشتوانم ڕۆژێک ئیجازە بگرم و بێم بۆ لای کوڕەکەم کوبراوتی هەر ئەو دوو مانگ جارش کە دەی بەستە ئەحمەد هەرچەند لە زینداندایە بەڵام بەباشی ئاگاداری وەسعەکە هەیە دەزانێ گرانی چۆنە و دەبێ چەند کار بکەین هەتا ژیانمان بچەرخێ شەریف وتی سەرڕای ئەوە پێم خۆشە هەموو ڕۆژێک جارێک سەری لێ بدەم کوبراوتی وەرە با زوو نانی بەیانی بخۆین من دەبێ بڕۆم خەریکە باڵ بگرم زوو بە وەرە بەر سفرەکە شەریف جوابی دایەوە هێندە پەلەپەل مەکە تۆ هەر کات بگەی مەحتەل نابی کەس هەیە بانگت دەکات کە بچیە پێش سەفەکەوە کوڕا جوابی دایەوە ئەزانم بانگم دەکەن بەڵام من قەت بستێک زیاتر لەو شوێنەی کە دەبێ لێی بوەستم ناچمە بەرەوە خانەوادەکان لەگەڵمان لوتفیان هەیە بەڵام من دەزانم کە ئەوانیش چەندە بۆ بینینی مناڵەکانیان بەپەلەن بە تایبەت دایکەکان شەریفوتی بە ئەحمەد دەڵێ کە من بۆچی کەمتر دەچمە ملاقاتی واتە سەردانی کوبراوتی کوڕی من پێویستی بەو قسانە نییە خۆی تێدەگات خۆ پێم کوتی خۆت سفرەکە کۆبکەوە من ڕۆیشتم شەریف دەبێ پەلە بکەم هەتا زووتر کوڕەکەم بینم کوبرا دەگاتە بەردەم زیندان خەڵکێکی زۆری لەیە کە هاتوون بۆ ملاقات پاسداری بەردەم زیندانەکە دەڵێ دەوروبەری زیندان چۆڵ بکەن یاڵڵا ئەمڕۆ ملاقات بێ ملاقات لێدەم بڕۆن یاڵڵا کوبراوتی پانیا مەهینیش بانگ بکەیتە ئێرە بزانین بۆ ملاقات نییە برادر ملاقات بۆچی نییە پاسدار جوابی دایەوە بۆی ناوێ بڕۆن بەری ئەو بایە بەردەن هەر ئەوە مەهین جوابی دایەوە ئاخر پێمان ناڵم بۆ ملاقاتی مناڵەکانمان قەت کراوە پاسدارەکەەوە جواب هات چازانم خوشکێ بێمەیان وتووە ئێوە لێرە گسک بدەین هەرەوە مەهین وتی بۆ وەک مناڵی بنیادەم قسە ناکەی پاسدار کوتی بڕۆ بزانم یاڵڵا دەی کوبراوە جواب دێ و دەڵێ دەست مەدە لە مەهین دانەیەک لە پیاوەکان وە جواب هات و دەڵێ مەگەر خۆت دایکت نییە دەرحەق ئەم ژنە ئاوا بێ ئەدەبی دەکەی ئەی بەڕۆڵە پاسدار وتی هەی ئەدەب پانیە جواب هات کوتی ئێستا لە تۆ گەورەتر کەسی لێ نییە دوو قسەی لەگەڵ بکەین پاسدارەکە وتی مەگەر من زۆر چکو لەم لەچکە بەسەر کوبراوە جواب هات دەزمەدە لە لەچکەکەی دەڵێ مەستی پیاوێک شاری بۆ دێ و دەڵێ ئەوە کەسیان لە تۆ ئاقڵتر دەست نەدەکەوت لێرە دای بنێن جوابی خەڵک بداتەوە پاسدارەکە وتی چی تەوهین بە پاسداری ئیسلام دەکەی میل لێ دەدا پیاوەکە دەڵێ ئەو میلەت دەبوایە بۆ گرتنی کەربەلا ڕابکێشا بووە وەرم با بڕۆین کوبراوتی بچینە کوێ ئەسڵەن ناڕۆین پانیەوتی ئێمە دەبێت چاومان با منداڵەکانمان بکەوێ دانەیەک لە ژنەکان کە ناوی پەری دەبێت دەڵێ
هەتا ملاقاتمان پێنەدەن نابێت لێرە بڕۆین. پاسدارەکەەوە جواب هات مەجبورتان دەکەم بڕۆن هەتا ژمارە دەدەبژێرم هەر کەس دوای ژمارەدا هەر لێرە مابەوە خوێنی خۆی لە ئاستەی خۆی 1 2 3 هەر ئەوە ژمارەی دەبژارد. مەهێن جوابی دایەوە هەتا هەزاریش بژمێری پاسدار هەر لێرە ناڕۆ. پاسدارەکە بەرزتر ژمارەکان دەژمێرێ. کوبراوتی لێرە بڕۆین دەچینە بەر دەرگی دادگای ئینقلاب لەوێ ئێتراز دەکەین. پاسدارەکە وتی ئیتر چۆڵی بکەن دەچنە هەر جەهەنەمێک کەیفی خۆتانە. پانیەوە جواب هات دەچینە جەهەنەمی دادگای ئینقلاب وەک ئەو جارەی کە ناچارمان کردن ملاقاتمان پێ بدەن. پاسدارەکە وتی ئەرێ گیان خۆت خراپت خوێندێتەوە دەستی کرد بە ژمارەکان. کوبراوتی کەس هەیە نێت خەڵکینە جەمعیەت هەموو جوابیان ئەدەنەوە دەڵێن بابا بڕۆین. پیاوەکەوتی ئەگەر بەم جۆرە ڕێبکەوین دەڵێن بە قازانجی ئێستێکبار خۆپیشاندانمان کردووە پەرۆندەیەکمان لە ژێرپاڵ دەپەستوێنن. پاسدارەکە هەژمارەکەی دەبشارد. مەهێن وەجاب هاتکوتی باشە کەم 2 2 3 3 بکە دەڕۆین. پاسدارەکەوتی لە ئەوڵەوە دەست بە ژماردن دەکەمەوە بەڵام ئەم جار ئیتر کوبرا لە جوابی داوەکتی لە خۆت ماندوو مەکە هاوماڵەکان وەک جاری پێشوو دەڕۆین ڕێکەون. پاسدارەکەوتی هەر بەڕاست دەچنە بەر دەرکی دادگای شۆڕش لێ بەر دەستڕێژیتان دەدەن. کوبراوتی مەهین ئێمە لە دوای گشتیانەوە دەڕۆین. پاسدارەکە و دیسان جوابی داوە لێتان دەدەن لە بێژنگتان دەدەن. کوبراوتی پانیە ڕێکەوە با بڕۆین هەموو ڕۆیشتن. ئەتۆ چەندە جورئەت کرد تەقە بکەی ئەوانیش هەر ئەوەندا تەقەمان لێ دەکەن و دەوێرن. پاسدارەکەەوە جواب هات زمان درێژی مەکە ئێستا دەچم بە تەلەفۆنێک کارتان بۆ جۆر دەکەم بچن بزانن چ ئاگرێکتان بۆ دادەخن. پانیەوە جواب هات بیبینین و تعریفی بکەین. کوبرا وەجواب هات کوتی خەریکە دەگەینە ئیسکا زۆر باشە زۆربەی ئەوانەی لە بەر زیندان بوون لە ملاو لەولا لە چاوەڕێی ماشێنن. پانیەوتی زۆر کەسی نەئاشناش هاتوون کەمیشنین. مەینیژوتی بڵێ جاسووسیان لە ناودانە بێ. کوبرا جوابی دایەوە جاسووسیشیان تێدایە مەترسە هیچیان لەدەست نایە. مەهێن وتی ئێستا کێ ئەم گشتە سوار دەکات. پانیەکوتی ڕانەندەکانی ئەم خەتا هەمویان پیاوی چاکن لەم ماوەیەشدا بەباشی فێربوون ئەم خەڵکە چۆن برن تەنانەت تەبلیغاتیشیان بۆ دەکەن. کوبرا جوابی دایەوە ڕاستی مەهێن تۆ بڕێک لەولاتر بوو ئێستا با بەرز قسە بکەین هەتا خەڵک تێمان بگەن. بە بەرزی هاوار دەکات مەهێن نان هێش تۆش کوڕەکەت بینی. مەهێن جوابی داوەکتی نا چاوپێکەوتنی هەموو زیندانە سیاسیەکانیان بڕیوە. کوبراوتی خەڵک خەریکە گەڕادەدێرن بەو وەزعی زیندانەکانەوە منداڵەکانمان هەموو برسین تەنانەت بە 2 مانگ سابوونێکیان پێنادەن. مەهێن وتی بەو حاڵش بە شوێن بیانویەکەون ئازاریان بدەن هەواخۆریەکشیان لێ بڕیون ملاقاتیان لێ قەتە کردوون. ڕێبوارێ لێوە جواب دێ و دەڵێ چییە خوشکێ دیسان شلوقتان کردوێتەوە. کوبرا جوابی داوە خۆت کە چاوت لێیە گوێت کلۆر بکەی تێدەگەی ئێمە لە بەرچی وەدەنگ هاتووین. ڕێبوارەکە دیسانوتی تۆ خێزانی میزار جەباری خۆمان نیت. کوبراکوتی نەخێر من خۆمم فەرموو بڕۆ فەرموو بەوەی کە تا ئێستا ڕیشت نەتاشیوە دیارەکەی. پانیەکوتی هەر کە چاوم پێکەوت دڵم گیرە باش بڕۆی. ڕێبوارێکی تر هات وتی بورن خانم ئێوە بۆچی لێرە کۆبوونەتەوە. کوبرا دیسان جوابی دایەوە تی دەمانەوێت بچینە دادگای ئینقلاب بەخۆر بگرین ملاقاتی مناڵەکانیان لێ قەتە کردوین. ڕێبوار جوابی دایەوەکتی نان هێشتۆ مناڵەکانتان بینن. پانیەوتی نەک هەر نان هێشتووە بەڵکو دایانەویست خۆشمان بکوژن. ڕێبوارەکە دیسانوتی عەجەب زوڵم و زۆرێک من چیم لە دەستێ بەداخەوە ناتوانم لەگەڵتان. کوبراوتی گەیشتیە هەر کەس ئەم وەزعی بۆ باس بکە پێیان بڵێ کە ئێمە دەچین ناڕزایەتی دەردەبڕین. ڕێبوارەکەوتی بەسەر چاو ئەگەر کارەکەشم زووتر تاو بوو دێم و بەر دادگای ئینقلاب. پانیەوتی ماشینەکان هاتن خوافیز ئاغا. کوبراوتی خۆزگە بمان وتایە ئەگەر شۆفێرەکان شتێکیان وێت مەسلەحەتیە. پانیەش وتی زۆربەی ئەوان کە جاری پێشوش هاتنە بە دەرکی دادگای ئینقلاب هەراوان بوون. لەبیر تا ئەو جارەکە ڕانندەکان پوڵیان لێوەرنەگرتین بەزاهر خۆیان تووڕە کردبوو و دەیانگوت ئێستا کە بە زۆر خۆتان لە ماشینەکە پەستاوتووە پۆلیشتان لێ ناستێنم ئاخر ئەمە چ وەزعێکە. کوبراوتی لە ڕاستیشدا منزوریان لە وەزعی شەڕ و شپرزی مەملەکەت بوو. پاسدارەکەی بەر زیندان تەلەفۆن دەکات بۆ دادگای ئینقلاب. ڕئیس دەفتەر جواب دەداتەوە بەڵێ فەرموو. پاسدار دەڵێ بەرادەر ڕئیس دەفتەری حوجەت الئیسلامە. ڕئیس دەفتەر جواب دەداتەوە بەڵێ خۆمم فەرموون.
پاسەرەکە دەڵێ من پاسەر عەلی چوارچەرخم. ڕیز دەفتەر جواب بداتەوە عەلی چوارچەرخ؟ ئەها بیرم کەوتەوە تۆ ئەم ناوت نەگۆڕی بوو؟ پاسەر وتی بۆچی گۆڕیم بەڵام کەس بەو ناوە تازەکەم بانگی نەکردوم. حاجاغا ئەم ناوە وەک چەقا پێمەوە نووساوە. ڕیز دەفتەر دەڵێ باشە چیت دەوێ؟ پاسەر دەڵێ ویسم پێتان بڵێم بە حاجیاغای حاکمی شەرح بڵێن کە هەرچی ملاقاتی بەر دادگای زیندان بوو ڕێککەوتن کە بێن بۆ دادگای شۆڕش اعتراز بکەن. چەند ژنی ڕوو لە هەڵماڵاویشیان لە پێشەوەیە هەرەوە. ڕیز دەفتەر کوتی عەجەب خەبەریان پێدەدەم پێیان دەڵێم وشەکەی دادەنێ. بازەنگێک بۆ بەرادرانی کومیتە لێ بدەم. نا جارێ با بچم بە جەنابی حاکمی شەرح بڵێم. با بڕۆ. کەم خەڵکەکە گەیشتنە بەر دادگای ئینقلاب. کوبراوتی ئەوەش دادگای ئینقلاب دەک دەرکرد بە قوڕگیرێ. مەهێنوتی خانەوادەکانیش بەرەبەرە خەریکن دێن. پانیە جوابی داوە پێت چۆنە ئێمە لە دواوە بوەستین هێندە چوینەتە پێشەوە وەک گای قەشانمان لاتووە. مەهێنوتی ڕاست دەکات با بۆ جارێکیش بێ پیاوەکان پێشکەون. کوبرا جوابی دایەوە ئێمە ڕاحەتتر دەتوانین یەخەیان بگرین گرنگ نییە کێ لە پێشەوەیە ئەوە گرنگە ملاقاتمان پێ بدەن مەگەر وانە. پانیە جوابی دایەوە ئەخەر وتم نەکا بدی قسەکەی بڕی دەی باشە با بڕی. دەزانی کوبرا پێم وایە کە نەکات ئەم جارە پێما ترسیەوەی بوو کە بیانگرن. قسەکەی نیوەتەواو ڕەت کرد و دەڵێ هیچ لی گەڕە با بڕین. کوبراوتی برادەر ئێمە کارمان بە حاکمی شەرحەیە دەمانەیە ملاقاتمان پێ بدات مناڵەکانمان بینین. پاسارێک لەبەر دەم دادگای ئینقلاب و جواب دەداتەوە ئەگەر خوێندەواریتان هەیە خوشکێ و تابلۆی بخوێنەوە. کوبراوتی ینی چی؟ پاسار وتی ینی ئەوەی کە ئێرە دادگای ئینقلابە زیندان نییە. مەهین جوابی دایەوە مەگەر حاکمی شەرع لێرە نییە. پاسار وتی لێرە بێ و لێرە نەبێت چ فەرق دەکات خۆ ئەو ڕئیسی زیندان نییە. پانیە وتی ینی ئەو هیچ کارەیە؟ پاسار وتی برادەر حوجەت الئیسلام تەنیا حکم دەردەکات خۆ نوێنەری ئیمام نییە بەڵێ ئەم کارە بکەن و ئەو کارە بکەن. کوبراوتی کەواتە بنێرە نوێنەری ئیمام بێت. پاساروتی مەگەر نوێنەری ئیمام کارکەری باوکمە بنێرم کە بێتە ئێرە ئێرە بۆ واشلۆق بووە. برادران ئێوە چیتان دەوێت؟ پیاوێک جواب دەداتەوە دەڵێ ئێمە ملاقاتمان دەوێت ئێمە هەموو بۆ ئەم کارە هاتوین. پاسارەکە وتی ئەوانیش هەر ئەو قسەی ئێوە دەکەن. کوبراوتی معلومە بە 15 ڕۆژ جارێک دەقەمان ملاقات پێدەدەن ئەویش ئەمڕۆ لێیان بڕین دەبێ ملاقاتمان پێ بدەن. مەهین دیسان قسەی کرد مەگەر مناڵەکانمان چیان کردووە ملاقاتەکانیان لێ قەت کردوون. پاسارەکەوتی هەروە خەریکە شلوغتر دەبێت باشتر بوو بەرادەر سەرۆک نووسینگە تەشریفتان هێنا. حاجاغا تەشریف بێنن. ڕیز دەفتەر هات ببەخشنە برادرانە بێنە پێشەوە یەکێکیان بڵەن کاریان چییە. کوبراوتی ملاقاتی مناڵەکانمانیان لێ قەت کردوین دەمانەیە ملاقاتمان پێ بدەن. ڕیز دەفتەر وتی ئیجازە بدە یەکێک لە بەرادران قسە بکات. مێن وتی فەرقی چییە کێ قسە بکات؟ باوکی یەکێک لە زیندانەکان جواب دەداتەوە دەڵێ وایە بیانومان پێدەگرن قسەی ئێمەش هەرو قسەیە بوو کە ئەو خوشکە کردی. پانیەش وتی منداڵەکانتان لە برسان کوشتین کەچی بە 15 ڕۆژیش ملاقاتمان پێ نادەن. پاسارەکە دیسان جوابی دایەوە برادر ڕیسی دەفتەر ئەگەر برادرانی ترت بە شوێنی کاری دیکەدا بڕێ نەکردبایە ئێستا گشتیان پرژ و بڵاو دەکرد. تەماشاکە چەند شلوغ بووە. ڕیز دەفتەر وتی جارێ باشە وەرنە ناو حەوشەکە. کوبرا جوابی دایەوە بۆ ناو حەوشەکە ئێرە چیەتی؟ ڕیز دەفتەر وتی ئێرە شلوغ دەبێ ڕێگای ماشینەکان دەگیرێ. مەهین وتی دڵتان بە ماشینەکان دەسووتێ؟ کوبرا جوابی دایەوە هەر ماشینێک کە لێرە تێدەپەڕێ مسافرەکانی دادەبەزن دێنە لای ئێمە بزانن چ خەبەرە. پیاوەکە دیسان جوابی داوە هەر کەس دێ هاودەردیمان لەگەڵ دەکات. ڕیز دەفتەر فشاری بۆ هات هاودەردی لەوانەیە مەبەستت ئەو بێ کە دڵیان پێتان دەسووتێ؟ کوبراوتی خۆت چاو لێ چۆن هاودەردیمان لەگەڵ دەکەن. ڕیز دەفتەر کوتی پێویستە بێنە ناو حەوشەکە بەرادەر سەبوو ڕێگامەدا هەر کەس بگاتێت دە کەس لی کۆ بێتەوە و شتی بەگوێدا بچرتێنێ. کوبراوتی ئەم پاسارەش کە بچێتە ناویان خانەوادەکان وەزعەکەی بۆ شەرح دەدەن. ڕیز دەفتەر دیسان جوابی دایەوە هەتا نێنە ناو حەسارەکە ئیمکانی قسەکردنمان نییە. پانیاوتی ئەم گشتە خەڵکە لە حەساردا جێی نابێتەوە. مەهێنیش وتی بۆ ناڵێ کەسێ بێ جوابمان پێ بداتەوە. ڕیز دەفتەر جوابی ئێوە ڕۆشنە بە بەرزیش بۆچی یەخەی برادەر سەبورتان گرتووە؟ برادەر سەبور تۆ بگەڕێەوە ئێرە. کوبراوتی دەی جوابی ئێمە بوو بەچی؟ ڕیز دەفتەر کوتی جوابی چی؟ کوبراوتی حاڵی نەبووی ئێمە چیمان دەوێ؟ دۆستان هەمووتان بە شوێن مندا بڵێن ئێمە ملاقاتمان دەوێ. خەڵک تێگڕا ئێمە ملاقاتمان دەوێ ئێمە ملاقاتمان دەوێ. ڕیز دەفتەر وتی چەند نمایندە دیاری بکەن و باقیەکەشی ئێرە چۆڵ بکەن. پاسەرەکە وتی برادرانی کومیتە هاتنەوە حاجی ئاغا دەوری جەمعیەتەکەیان گەماڕۆداوە.
ڕیز دەفتەر وتی هەمووتان بڕۆنەوە 15 ڕۆژی تر سەردانی زیندان بکەنەوە ئینشاءڵڵا ملاقاتتان پێدەدەن بڕۆن. خەڵکی خۆپیشاندەر هەموو تێگرا دەڵێن ئێمە ملاقاتمان دەوێت هەر ئەمڕۆژ ملاقاتمان دەوێت. کۆبراوە جواب هات ئەگەر ملاقاتمان پێنەدەن هەمومان لەو مەیدانەدا دەنیشین و جوڵە ناکەین دۆستان دانیشن. خۆپیشاندەران هەموو دانیشتن هەتا ملاقات نەکرێتەوە ئێمە هەر لێرەدا دەنیشین. پاسدارەکەەوە جواب هات هەڵدەستی زەعیفەیان بەم قۆنداغەچەکە بەدەم تا بکێشم. کوبرا کوتی تۆ غەڵەت دەکەی بەهێنوتی تۆ لە دەمی منەدەی ئەگەر ئازای لێیدا. ڕیز دەفتەر وتی لەسەرخۆ بە بەرادر سەبور ئارام بە. پاسدارەکە وتی ئەوان لێم ناگەڕن حاجاغا. کوبراوە جواب هات تۆڵەی مناڵەکانمان لە تۆ دەستێنینەوە خراپ حاڵی بووی. ڕیز دەفتەر کوتی برادەران فشار مەهێنن خۆشکان فشار مەهێنن بۆ ناشنەوە دوای کاری خۆتان بکەون بۆ ئەو گشتە خەڵکە کۆبوونەتەوە ئەوە باش نییە. مەهێن جوابی داوە معلومە کۆ دەبینەوە پێتان وایە شاری بێدەواازەیە هەرچی پێتان خۆش بێ بیکەن. ڕیز دەفتەرەکە وتی برادەر خۆ تۆ ڕیشت سپی بووە وەرە پێشەوە من پێم خۆش نییە بە تووڕێی لەگەڵتان بژوڵێمەوە. باوکەکە هاتە پێش من هەر لێرەوە گوێم لە دەنگت دەبێت قسەکانت بکە. ڕیز دەفتەر وتی من کە پێم وتن با بچینەوە ناو حەوشەکە هەتا من لەگەڵ ئاغا قسە بکەم و مشکلەکە حەل دەبێت. کوبراوتی ئەرێ دەتەویستمان خێ ناو حەسار و پاسدارمان لێ کۆبکەیەوە هەتا دەنگمان بە کەس ڕانەگات. ڕیز دەفتەر وتی ئێستاش هاتوچۆ بۆ مەیدانەکە بڕاوە ئێوە بچنەوە دەرکی زیندان من ئەرزیان دەکەم کە ئیجازەی ئێوە بدەن کا مناڵەکانتان ملاقات بکەن. کوبراوتی دەبێت کاغەز مۆرکراومان پێ بدەن هەتا کاغەزی مۆرکراومان پێنەدەن لێرە ناڕوین. ڕیز دەفتەر دیسان جوابی دایەوە پێویست بە کاغەز ناکات ئێمە وەختێک شتێکمان وت ئێوە دەبێت باوەڕی پێ بکەن. کوبراوتی باوەڕ ئەویش بە ئێوە بەڵێ فەرمایشتە جوانە. باوکەکەەوە جواب هات خەریکە درەنگ دەبێت ئێمە نەهارمان نەخواردووە. کوبراوتی هەتا ملاقاتمان پێنەدەن لە مەیدانەتەکان ناخوین خواردنیش ناخوین وەختێک مناڵەکانمان ئەو هەموو برسێتیە بچێژن ئێمە بۆ نەیچێژین. مەهین وە جواب هات دەبێت لەو نامەیدا بنووسن کە خواردنی پێویست بدەن بە مناڵەکانمان. پاسدارەکە وتی هەروە خەریکە زیاد دەکەن پێیانە پاڵپەستۆ مەدەن بچنەوە دواوە جێ ڕاوەستانیان نێشتێتەوە. ڕیز دەفتەر وتی زۆر باشە برادەران خۆشکان من دەچم ئەرزی حاجیاغا دەکەم کە لوتفتان دەرحەق بکات. پانیە وتی چی لوتفی چی؟ پێی بڵێ ئەگەر ملاقاتمان پێنەدەن دەچینە ناو ساختمانەکە و هەموو فیلەکانیان پرژوبڵاو دەکەین و بەسەر چاویاندا دەدەین. پاسدارەکە وتی هەمووتان بەردەستڕێژی دەدەین. کوبراوتی خوێنی ئێمە لە خوێنی هەموو ئەو گەنجەی شەیتان کردووە ڕەنگیرتر نییە. ڕیز دەفتەر وتی ئیجازە بدەن ئەوە نییە دەچم کاغەستان بۆ بێنم ئەو هەموو هاتوو هاواری بۆ چییە؟ کوبراژ وتی دەبێ خودی حاکمی شەرع بینووسێها لەبیرن نەچێت. ئامان لەرزانە بەسەرهاتی واقعی 15 زیندانی سیاسیە کە حکمی لە سێدارەدانیان بۆ دەرچووە و بە سەما و هەڵقەرکێوە بەرەوپەتی سێدارە ڕۆژ. Aman lerzana, şodey lerzana, arey zenciru alqa lerzana. Aman lerzana, şodey lerzana, arey zenciru alqa lerzana, arey zenciru alqa lerzana. دل
لرزانا ئەممان لەرزانا سوودەی لەرزانا ئاڕەی زەنجیر و ئەڵقە لەرزانا ئاڕەی زەنجیر و ئەڵقە لەرزانا بەرەبەیانی بوو کوبڕا هەستا لە خەو دیسان هەرای لە شەریف کرد. شەریف هەستە لە خەو. شەریف جوابی داوە بە خەبەرم کوبڕا ئەمڕۆ ئیجازەم وەرگرتووە ناچمە سەرکار. ئەو نەدەکرا زەنگی ئەو سەعاتەی ئەم بەیانیە نەهاتپایە ئای چەندە لە دەنگی ئەم زەنگە بێزارم. ئەوە کوێ کوبڕا. کوبڕا لە دوورەوە دەڵێت ئەوە تام لە شەمچە دەگەڕێم. شەریف وتی کوبڕا دوێشەو خەوێکی زۆر خۆشم دی لە خەومدا بە ئاسماندا دەفڕیم بێحەد ڕاحەت و خۆشحاڵ بووم. کوبڕا وتی هەر لەسەر خەیاڵی ئەحمەد خەوتووی ئازادبوونەکەی خۆشحاڵی کردووی. شەریف وتی ئەی تۆ خەوت نەدیوە؟ کوبڕا وتی من دوێشە و هەر خەو نەچۆتە چاوم. شەریف وتی لە خۆشحاڵیان؟ کوبڕا وتی هەم لە خۆشحاڵیان هەم لە نیگەرانی دەترسم نەکات قەولەکەیان درۆ بێت. شەریف وتی شتی وا چۆن دەبێت؟ کوبڕا وتی بۆ نابێ ئەو جارەکە هەرچەند دەستخەتی ئەو جەلادەشمان پێبوو بەڵام ئیجازەی ملاقاتیان پێ نەداین ناچار بووین بەر دەرگای زیندان شلۆغ بکەین هەتا مەجبور بووین پێڵەن ناڵەکانمان بینی. شەریف وتی نیەتی خراپی لێمە هێنا لە وەختەدا دەنگی کەڵەشێرە دێ. شەریف دەڵێ ها کوبڕا ئەوەش دەنگی کەڵەشێر ئەو دەنگە یعنی ئەوەی کە تاریکی تەواو دەبێ یعنی سەرنجامی شەوی ڕەش ڕووناکیە. کوبڕاوە خەریکی دۆڵمە دەپێچیەوە. کوبڕاوەتی ئەرێ. شەریف وتی ئەحمەد دۆڵمەی دەستی تۆی زۆر پێخۆش بوو منیش هەرچی تۆ لێنەی هەر پێم خۆشە بە تایبەت دۆڵمە. کوبڕاوتی 6 ساڵی تەواوە دڵم ناتۆ دۆڵمە لێ بنێم 6 ساڵە جگەر گۆشەکەم لە دەستی ئەو جەلادانەدا بوو کەم نییە. شەریف وتی کوبڕا گیان ژیر بە ئێستا کە خەریکە ئازاد دەبێ بۆچی دەکەی؟ من ئەگەر ئێستا زەبتێکم هەبوایە باشترین نەوارم سەردەخست. ڕاستیەکەی ئەوەیە 6 ساڵە بەدڵ پێ نەکەنیوم بە تۆم نەدەکوت کە کوێمژان دەکات لە دڵی خۆمدا دەمکوت لێگەڕە با کەمتر خەفەت بخوا. کوبڕاوتی ئێستا ئەوە تۆ دەستت پێ کرد ئەو من چاوم سڕیەوە. دوێنێ عتا زەبتەکەی خۆیانی هێنا ماڵەکەشی ئامادە کردووە کە بڕێک لە میوانەکان بەرێتەوە ئەوێ. ها چاولێکە زەبتەکەم لەژێر هۆ پارچەیەداناوە
شەریف وتی نەواری شەیە ئەرێ بۆ نەوارەکەی ئەحمەد نێنم کوبراوتی ئەو نەوارە بخەسەر کە هەمیشە ئەحمەد گوێی پێدەدا ئەرێ ناوەکەی چی بوو شەریف وتی وەڵا لە بیرم نەماوە بەڵام دەیناسمەوە کوبراوتی دەزانی یەکەم جار کەی ئەو ناوەڕەمان بیست شەریف وتی ئەو وەختەی ئەحمەد پوڵی یەکەمی کۆڵەکەی ئاسنی کە جۆشکاریەکەی بە قۆنترات گرپ و وەرگرت وازەفتەکەی پێکڕی ئەوە تا نەوارەکەم دیەوە خۆیەتی کوبراوتی ئەرەوەڵا ڕاست خۆیەتی گۆرانیەکە لەگەڵ دەنگی کوبرا و شەریف تێکەڵ دەبێ و بەرز و نەزم دەبێ شەریف دەڵێ بەڵێ گرەی دڵمان بکرێتەوە 6 ساڵ کەم نییە ئاخ چاکەی ئەو گشتە محەبەت و دڵسۆزەی خەڵک چۆم دەمەوە کوبراوتی زۆر خۆشحاڵی نا شەریفوتی ئەی معلومە مەگەر تۆوانیت کوبراوتی من هەم خۆشحاڵم هەم نیگەران شەریفوتی لە خۆ نیگەرانی نابێ نەخشەی خراپ لێ بدەی کوبراوتی دەزانی شەریف 25 ساڵ لەوە پێش کە منیان بەبوو کێنا بۆ لای تۆ هەر ئەو دڵە خوڕپەیەم بوو لەوەی کە خۆم سەر بەخۆ دەبووم و دەبوومە خاوەن ماڵ زۆر خۆشحاڵ دەبووم بەڵام لەوەی کە بۆ جێگایەکی نەناسییا و داهاتم زۆر دەترسام شەریفوتی ئاخر و عاقبەتی ئەو جار خۆ باش بوو ئەوەش هەروە دەبێ ئێمە باش ڕێکەوتوین وانە کوبراوتی هەتا ئەحمەدمان نەبوو هێشتا ئونسم بە ماڵ و بەتەوە نەگرفت بەڵام هەرکە ئەحمەدمان بوو هەموو شتێک گۆڕدرا شەریفوتی هەتا بەر لەوەی ئەحمەد تێکەڵاوی ئەو کارانە بێ ژیانمان جۆرێکی تر بوو نیگەرانی نان و ژیانمان بووین بەڵام هیچ نەبێ نیگەرانی یەکتر نەبووین دەزانی لە توولی ئەم 6 ساڵەدا چەندەمان خوێنی دڵ خوارد کوبراوتی من زۆر خەفەت بە ئەحمەدەوە خواردووە بەڵام دۆستی باشیشم پیدا کرد چەند هاشتی کە فێر بوو شەریفوتی هەرچی کە فێری بووی بۆ خۆتی فێر بووی ئیتر نایاڵم ئەحمەد تخون ئەو کارانە بکەوێت کوبراوتی ئەسقەزا ڕۆژێک لە کاتێکدا پاسارەکەی نێوان تۆڕە سیمەکە بڕێک بۆ لاوە چوو ئەحمەد وتی ئەمجار خانەوادەی خەبات دەکەین یعنی من و تۆ ئەحمەد شەریفوتی هێشتا تەمبێنەوەی کوبراوتی تەمبێ دەیوت لە زیندان زۆر شت فێر بووە زۆر زیاتر لە جاران لەو جەلادانە بێزار بووە منی ژوام وەکو کوڕەکەم شەریفوتی کەوایە دەست دەخەنە ناو دەستی یەک کوبراوتی دەست دەخینەوە ناو دەستی یەک شەریفوتی جارێ با من ماڵەکە هەڵبژێرم ڕاستی دەبێ ماڵەکەی ئەحمەدیش کە موسادرەیان کرد پێمان بدەنەوە کوبراوتی تۆ لەبیر تۆ پیر لە چی دەکەیەوە من دەڵم چی ئەو زەبتە خامۆشکە وەرە بڕێک دۆڵمەم لەگەڵ پێچەوە شەریفوتی ئەی نەدوێت شەهلا نامزەدی کوڕەکەم بێت یارمەتی ددا بۆ پێنەوت کوبراوتی دەی لەوانەیە هەر ئێستا پەیدا بێ دەبێ خوشک و براکانی بنێرێتە مەدرسە لەبەر ئەوەیەوە درەنگ کەوتووە شەریفوتی بەڵام من کارم هەیە دەبێت بچم شیرنی بکڕم نان شیرنی تازە کوبراوتی پوڵت چەند پێیە شەریفوتی خەرز دەکەم لە قسەکانی وەستا کەماڵ وا دەردەکەوێت کە پوڵمان لێ ناستێنێ دەیوت بۆ جێژنی ئازادی ئەحمەد باشترین شیرنی دروست دەکەم کوبراوتی من شیرنی خۆم کڕیوە لەم 6 ساڵەدا چەندەم فشار بۆ خۆم هێنا جلی ئەم و ئەوم شۆر هەتا بڕێک پوڵ بۆ ڕۆژێکی ئاوا پەسەنداز بکەم من شیرنی و شکلاتم کڕیوە شەریفی جوتی منیش دەچم نان و شیرنی تازە دێنم ئەوە ڕۆشتم کوبرا هەناسەیەکی هەڵکێشا ئاخ ئەحمەد ڕۆڵەکەم ئەگەر دەمزانی لە کام زیندانەوە ئازاد دەکرێی ئێستا لەوێ بوو لەپڕ لە دوورەوە دەنگێک دەهات کوبرا خوشکێ تۆ لەکوێی کوبرا جوابی داوە ئەوە تام لێرم لەبەر خۆیەوە ئەوە مەهینە چەند بەپەلە بووە بۆ بەشداری لە جێژنی ئازادبوونی کوڕەکەمدا مەین وتی بە دەنگی گریانەوە نزیک دەبەوە و هاواری دەکرد ئەی کوبرا گیان پشتم شکا کۆبراش تەواو پەشۆکا بوو گریان بڵێ مەهین بۆ بگری هەرای کرد مەهێن دەوەرە ژوورێت چی بووە بۆ دەگری مەهین جوابی دایەوە ماڵوێران بووم کوبرا گیان هەردووکمان ماڵوێران بووین کوبراوتی چی بووە مەهێن چی بووە مەهین وتی کوڕەکەم ئەنوەر ئێعدامیان کردووە ئەمە جلەکانیەتی ئەم بەیانیە تەحویلیان دامەوە ئەم بەیانیە زوو تەلەفۆنیان کرد و وتیان تەنیا خۆم و شوەکەم بچین بۆ زیندانی مرکزی وتم لەوانەیە ئازادیان کردبێ بەڵام کاتێ چووم ئیتر لەبەر گریان قسەی بۆ نەداهات کوبراوتی جلەکانی خۆی بوو ناسیتەوە جلەکانی ئەنوەر بوو مەهین جوابی دایەوتی ئەرێکی خۆی بوو خوشکێ گیان وتیان بە تۆش بڵم بچی جلەکانی ئەحمەد تەحویل بگرێەوە کوبراتەوە هەبەستراوتی من ناناشتی وا نابێ دایە کوڵی گریان مەهین وتیانە نابێ هیچ مەراسمێکیان بۆ بگرین کوبراش خێرا هەردەی کورد نانانا شتی وانە ئەحمەد ئازاد دەبێت مەهین وتی تەنانەت جەنازەکەشیان پێ نەداینەوە کوبرا کە کوڵی گریانی گرت و هاواری کرد دەمزانی ئەحمەدی من ئازاد ناکەن خۆشی دەیزانی
ئەی لەو دەڕەندانە چەندە وەحشی و خوێن ڕێژن مەین وتی ئێستا دەبێت چی بکەین کوبراگیان کوبراش جوابی دایەوە وتی چ بکەین هەر ئەو کارەی ڕۆڵەکانمان کردیان من هەر ئەو کارە دەکەم ئەگەر ئەحمەد خۆشی زیندوو بایە هەر ئەوەی دەکرد حاڵی دەبی مەهنگیان ڕێگای کوڕەکەم درێژە پێدەدەم لەسەر قەبران کوبرا دایکی ئەحمەد شعرێکی بەسەر کوڕەکەی داخوێند و لە ئاخریدا قسە و باسێکی پێشکەش بەو خەڵکە کرد کە لەسەر خەبران بوون شعرەکە ئەمە بوو ئاخ ئەحمەد ڕۆڵەکەم ئاخ ئەحمەد ڕۆڵەکەم جگەر گۆشەکەم بینایی چاوەکەم مەلحەمی دڵی پڕز و خاوم ئەی هێز و توانای ڕۆژی سەختم بەرهەمی ژینی پڕاو پڕزەختم زووکە بێرە و گشت چاوەڕێتین زووکە بێرە و گشت چاوەڕێتین دڵ لە ناو مشتێ و ڕینگەی پێتین ئەگەر دەمزانی لە کام زیندانەوە ئازاد دەکرێی ئەگەر دەمزانی لە کام زیندانەوە ئازاد دەکرێی ئێستا لێ بووم ڕۆڵەی سەربەرزم لە ناو خەڵکی شار لای هاوگەڕێکی وەک ئێمەی هەژار دەزانی ڕۆڵە دایکت بۆ وایە چون تۆی سەربەرز پێی دەڵی دایە دەگیانی دایە زوو بێنە شادی با تێر ماچت کەم من بە شازادی یعنی بڵێ ئەمجار خۆمان لەسەر سفرەیەک ببینین یعنی بڵێ ئەمجار خۆمان لەسەر سفرەیەک ببینین ڕۆڵە ئەو ماوەی تۆ لە بەندا بووی لە نێو زیندانی بە تەلەبەندا بووی من بوومە هاوڕێی هاوڕێکانی تۆ پێم دەڵێن دایە ئازیزانی تۆ دەسا ئازیزانی خۆشەویست دەسا ئازیزانی خۆشەویست دڵ چاوەڕێتە و بێتە قوربانت خەڵکینە ئەگەر ئەبینن ئاوا خەمبارم هی ئەوەیە ڕۆڵەی زۆرم لەدەستاوە ئاخر من تەنیا خۆم بە دایکی ئەحمەد نازانم خۆم بە دایکی هەموو ئەو کەسانە دەزانم کە لەسەر ڕێگای ئەحمەدن چ ئەوانەی سەربەرزانە شەهید بوون و چ ئەوانەی وە هەنوو مبارزە دەکەن دەزانم ئێوە هەمووتان هاوخەمی منن ئێوە باری خەم لەسەر شانم سووک دەکات ئەحساس دەکەم بۆ درێژەدانی ڕێگای ئەحمەد ڕۆڵم زۆرە ئێمە زۆرین لە قوڵایی دڵەوە سپاسان دەکەم لە چاوی هەمووتاندا چاوی گەشەکانی ئەحمەد دەبینم جێگای ئەحمەدم بۆ بگرنەوە جێگای ئەحمەدم بۆ بگرنەوە با هەمووتان با هەمومان بە ڕێگاکەیدا بڕۆین بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کا پێشکەشتان کرا لە بەرنامەیەم هەفتەی دیدار و ڕاوەدا شانۆگەریەک بوو لە ژێرناوی ڕێگای ڕۆڵەکەم لە نووسراوەی فەرەیدون نازری هیواداری کات جێگەی سەرنجی ئەوەی خۆشەویستیش بوو بێت تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوە